بەرگە خۆراکە و یا دار و درەخت و سەوزیە، سێوە هەنجیرە و یا دارێکە ڕەنگی وەک بیە، شێرە یا گورگە و یا بازە یا خوتوتیە، من ئەبێ لێ بێخەبەر بم یا ئەسڵە هەر نییە. دیوار کەڕووی لە ڕووخانە تەپوتۆزی لێ هەڵەسێ، قودرەتی حکمی مێژووە بە هیچ کەسێ ڕاناوەسێ، کە نەزان کرا بە زانا و خائینیش بوو بە شۆڕژگێر، ئازادی لە گۆڵ ئەڕێت و زنجیر ئەکرێ هەموو دەستی، هەر لە ئەزەلەوە وابوو بەڵام من درەنگ پێم زانی، پەشیمانم لەو تەمەنەی کە سەرفم کرد بە نەزانی. خۆشەویستان و شاعرە ملیانەی کەوا سوپاس بۆخوا ناوبانێکی باشی هەیە، پیاوێکی دڵسۆز و ڕەزدەر و کە هەر خەڵکی ناوچەی پێنجوێنە، خەڵکی چەمی شلێرە، شلێر و ناوخوانی پێنجوێن و خەڵکی دەی باریکەیەرە. کاک محەممەی حاجی مستەفایە، یاخوا بەخێر بێ بۆ بەرنامەکەمان کاکە محەممەد. کاک مستەفا گیان دەست ماچەکەم دێوەبی یاخوا سەرکەوتوبی یاخوا مۆفەق بی یاخوا. کاک محەممەدیان یاخوا بەخێر بێ. سەلامەتی کاک ئەحمەد گیان دەست ماچەکەم. ئەوەنەی تر جوان کرد ئەم بەرنامەیە ڕووناکردەوە. خوا سەلامەتتان کە یاخوا گەوری و ماڵتانەوە یاخوا خۆشحاڵ بووم هاتمە لاتان، خۆشحاڵ بووم هاتمە خزمەتی میلەتی کورد. خزمەتی میلەتی کورد و ئاو بۆم ڕوانین و بۆم ڕوانین. کاک محەممەد لەگەڵ باران و تەڕ و تووشیا چۆنە؟ کاک ئەحمەد گیان ڕەحمەتی خوا زۆر بوو بۆمان، لەخوا بە زیادێ نیعمەتێ باری و هەر نەبووە. هەڵم ئەو کەزەی دوێنە زەرەری نا زەرەری نەبووە نە وەڵڵا حەیج ڕەحمەت هیچی هەیە. بەخوای ترەوە دەست پێ یەکەم من نەخوێنەوار و ئەم میلەتەی چاومان لێیانە و لە منی نەخوێنەوار و لەمانی دڵسۆز جەنابە گەورە. بەڵێ بە ناوی خوای گەورە بۆ برایانی کوردی بەڕێز پێشکەش یەکەم بە هەموو کوردێک لە هەر شوێنێکا دڵسۆزە بە ویژدانە بە غیرەتە بۆ کورد. داوا ئەەکەم لە حکوومەت وەکو پیاو بێتە سەر خەت، گوێ ڕابگرێ لە میلەت، بەسە تاوانی و دزی وا کوردستان داڕزی، لەگەڵ تۆ مەستەم کار دەم سوور بە خوێنی هەژار، میلەت هاتۆتە سەر خەت ملتان نزیکە دەپەت. ئەینەتان بینی سەددام خوا چۆن لێسەن ئینتیقام، ئەوە فەرمودەی خوایە زاڵم سوک و ڕسوایە. پێشکەش بەگەلی کورد ئەی داواکارم دەبرایانی کوردستان حەق بزانین کێ لەسەر حەقە و بزانین کێ ڕازگۆیە و بزانین کێ لەگەلیانە ڕازەکە، ئەدەنگ بن بەو کەسە. زین ئەو شعرا لەبەرە وەڵای ترچوزانم هەروانی و نیوەچەڵیوانی و نیو زۆرەوە کاروزەبای گوێ بۆ بینەرە بە ڕێزە بۆم بینەرە بە ڕێزانە ئەو ژیان پێشکەوێتە. ئەڵێ کاروو سەفەریان ئەڵە ڕۆژێ یەک ڕێوی لاوازی برسی، بیری ئەکردۆ لە جاه و کورسی، ئەیوو ڕۆژێ بێ من تێرخۆم لە نان، ببم بە پاوشای تەواوی جیهان، ئەبێ گورگ و مەڕ لە یەککانی و ئاو بخۆنەوە و بشۆن دەم و چاو، بەڵام ڕۆژێ هات ئەو بوو بە موختار، ژیان لە میلەت بوو بە زەهری مار، بەڵام ڕۆژێ هات ئەو بوو بە خوێخا، میلەت کۆچیان کرد لە بۆ ئەو ڕێی زۆر بووە. کار بۆ حەڵە ئەجاڵێکی پیرەمێدی شارێکی هەیە، ئەڵێ ئەگەر عەدالەت ئاوەڕباتەوە گورگ لەگەڵ مەڕ ئاو ئەخواتەوە، کاری ناڕەوا تا سەر نامێنێ خوا حەقی بزنی بێشاغە سێنێ. ئەوە نیە ئەم شارانە کەسێ بۆ بنووسێتەوە سراوە قوربان زۆرە ویتر زۆرە زۆر گوناح ئەگەر وەکو فەرموو خۆ خوێنواری نێ ناتوانین کوڕەمانی ئیمڕۆ لە خزمەتیانە و ناوگامان لێرەن دوو کوڕمەی لەسا نووسی ویانیانی شیعری وای تایسە خۆم لەبەرم نییە ئا لێرە بیخوێنەوە عالەم سەرسامە ئەخیرا بیکە بە دیوانە بیکە بە دیوانە بۆی ئەو خەڵقە بەخوا من جارێک ئاخوانەی کردو بەنسیم وا بزانم بە 6 حەو عەمرەد ئەمجا حەجێکی تیادا من حاجی لەم هەر لێرە مە حاجیوان دەبێت. ئەڵێم تۆ خوا مام حاجی حکوومەت کامە، عالەم لە ئیش و کاری سەرسامە، وەک چێشتی بێخوێ بێمەزە و تامە، حکومەت بۆ ڕقیلەکە مەندامە، بێ یاسا و قانون حکومەت کەی وایە، دوای 20 ساڵ چی تۆ باوەشی دایە،
مالیکی تووڕە و عەبادی ڕووخۆش مادەی 140 کرا فەرامۆش ناوچە دابڕا و باسی نەماوە نەوت بۆ 50 ساڵ فرۆشیاوە مامۆسا عاجز موچە نادرێ برام بە بایکۆت حشتێ ناکرێ کابرای دەوڵەمەند وا لەسەر کورسی ئاوڕێ ناداتۆ لە کابرای برسی میلەت تەفرەقە هەر یەک لە دۆڵێ هەر یەک لە لێکی و هەر یەک لە قۆڵێ تا یەک نەگرین و نەبین بە یەک دەست بە گەورەی خوا ناگەینەمە بەست تا نەبین بە یەک بەخوا ناگەینەمە بەزیتر لێتان معلوم من شوانی هەژار لەم چۆڵ و هۆڵا لەم دەشت و کێ و لەم دەشت و دۆڵا بێ غەیری خوا کەس ناپرسێ لێم هەر خۆیە زانێ چی بەخشیوە پێم ئەم پارچە شیعرە ئەەکەم بە دیاری لە بۆ گەلی کورد وەک ئامۆژگاری با بگەڕێنەوە بۆنەوە و حەوت ڕۆژێ سەخت بوو کە کوردی تێکەوت هەوڵیانە بۆ شەڕی ناوخۆ لە بۆ کوشتنی کوڕی من و تۆ خوێنی ئەو خەڵکە بە هەدەر ڕۆی کوا حکومەتی کورد کوا سەربەخۆی زۆر پەلەمان کرد بۆ حکومەتی کورد ناوی نەماوە باقڵ ئەویش مرد دوو ئیدارەی بێننۆکایە چوار پارچەت ئەڕوا هەتا هەتای پارچاکسازی بوو ئیمسا سازانە چاکەکەیان بڕیوە زۆر چاک بزانە ئەینە برامەر بەزمەکەی پارە خەڵەتاندنی چینی هەژارە میدیا شەر لەسەر بەزمی خۆیەتی براکەی خەمی من و تۆیەتی میدیا ئەخوێنێ لە 1000 زوان قازانجی چییە لە بۆ کوردستان ئەی برای میدیا ئەی کاکەی جوانتەر دوو کەس بانکەی ئەیانەی بە شەڕ یەکێ سلێمانی و یەکێ لە هەولێر ئەیانەی بە شەڕ هەروە کەڵەشێر ئەیکەن بە قرمە و بە قیڕە و هاوار قازانجیان چییە بۆ چینی هەژار هەژار چەساوی دەستی زەمانە بێماڵ و حاڵ و بێنیشتمانە نیشتمانێگەر خێری نەبێ بۆت چ فەرقی هەیە لە زنجیر و کۆت من لە سجنابم فەرقی چیە لە لام عەبوو غرێب یا مەعەسکەر سەلام یا سجنی ئەوین لە شاری تاران یا ئیمڕاڵی بێ لە لای ئەردۆغان چ فەرقی هەیە بۆ منی داما و بۆ منی لە بەحری وێنا ناخنکاو ئیتر بەسیەتی کوردە نەزانی تاکەی تۆ لەسەر بەزمی گیرفانی گیرفان بەسیەتی قۆڵ هەڵماڵە با لە دەست نەچێ شۆڕشی چەند ساڵە سێ شۆڕشی گەورە لەم کوردستانە هەرسێکیان ڕووخان زۆر چاک بزانە شۆڕشی شێ مەحموود لە سلەیمانی ڕاست پێتان بڵێم ئینگلیز ڕووخانی شۆڕشەکەی قازی شاری مەهاباد رووسیا ڕووخانی خوا لە ناوی بات شۆڕشە گەورەکەی سەرۆک بەرزانی سوچی ئەمریکا بوو ئێران ڕووخانی ئیتر بەسیەتی کوردە نەزانی تاکەی تۆ لەسەر بەزمی گیرفانی چۆنتان لەبیر و شێخسەعی پیران تورک بە سەڵفێڵ ئەویژی فەوتان ئەی برای کوردی کوردستانەکەم ئاڵا هەڵگری نیشتمانەکەم ئەگەر یەک نەبین زۆر چاک بزانن نابین بە ساحەبی ئەم کوردستانە دەست خۆش بەخێر بێت جوان و شێعرەکە بەڕاستی هیوای سەرکەوتنی بۆ خوازی